سڵاوتان لێبێ بەڕێزان ئەم کاتتان باش بەرهەم جەلالم ڕاستەوخۆ لا شارپرێز لا خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستە ئەبین بۆ ماوەی مانگێک بۆ هەڵسەنگاندن و شیکردنەوەی گرنگترین ڕووداوەکانی نێو یاریگا بە درێژایی پاڵەوانێتی جامی جیهانی وەکو لای هەمومان ئاشکرایە کەمێ پێش ئێستا هەڵبژاردەی قەتەری خانەخوێ بە ئاست و بە ئەنجام بەرامبەر هەڵبژاردەی ئیکوادۆر تووشی شکستێکی تا ڕادەیەک چاوەڕوانەکرا و هات کاتێک بە 2 گۆڵی خاوێن هەڵبژاردەی قەتەر لا ڕێی یاریزان ڤالنسیاوە توانی سەرکەوتن بەسەر هەڵبژاردەی قەتەردا بەدەست بێنێت و هەردوو هەڵبژاردەش سیمای تایبەتی خۆیان نیشاندا ئاستی تایبەتی خۆیان پێشکەش کرد. پێش ئەوەی بچمە نێو وردەکاری یاریەکە و پێش ئەوەی شیگاری بۆ یاریەکەکەن لای هەمومان ئاشکرا لە مەراسیمێکی تایبەتدا هەڵبژاردەی قەتەر ئێوارەی ئەمڕۆ ئیفتیتاح یاخود با بڵێن کرانەوەی پاڵەوانتیەکەی کرد بەپێی زۆربەی سەرچاوەکان نزیکی 4 ملیۆن کەس 4 ملیار کەس لە ڕێگە جیاوازەکانەوە بینەری ئاهەنگی دەستپێکی جامی جیهانی وڵاتی قەتەر بوو کە بە دڵنیامێشەکە لە جیاوازیەکان ئێمان لە ڕێگەی شار پرێسەوەی شاڵا هەوڵ ئەدەین بە درێژای پاڵەوانتێکە شەوانە کاژمێر نوێی ڕێک بە کاتی کوردستان شیکاری بۆ گرنگترین یاریەکان بکەین هاو کاتیش ئەو یاریانی کە گرنگن لای هەمومان ئاشکرا یاریە گرنگەکان چێکاتە 2 هەڵبژاردەی گەورە بەرامبەر یەکتر یاریەکات ئەو کاتە بە تایبەتی شیکاری بۆکەین و پرۆگرامی ڕاستە خۆمان ئەبێت بۆ ئەو یاریە بەڵام بەگشتی ئێمە لە ڕێگەی شار پرێس و لە ڕێگەی شار سپۆرتەوە شەوانە کاژمێرنەوە بە درێژای پاڵەوانێتی قەتەر لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستا بین ئەگەر قۆناغی هەشت و دواتر گۆڕانکاری بەسەرا هات بە دڵنیای ئێمەش کاتی پرۆگرام گۆڕانکاری بەسراین و ئەوەی بەڕێزی لێ ئاگادارەکەینەوە. دیارە بەڕێزان پێش ئەوەی من وردەکاری و یاخو شیکاری ئاستی هەردوو هەڵبژاردەکە باسکەم خاڵێکەیە پێویستە هەمووان کۆک بین لەسەری کە ئەویش ئەوەیە دەستپێکی هەموو پاڵەوانێتیەک دەستپێکی هەموو خولێک کۆمەڵێک هەستیاری پێوە دیارە یەکێک لەو هەستیارانە کە ئەزانین هەڵبژاردەی قەتەر بەو پێی هەڵبژاردەیەکی بەهێز نییە و هەڵبژاردەیەکی گەورە نییە پاڵەوانێتیشی گەورەی نەبینیوە پاڵەوانتێکەش جامی جیهانی بێ بە دڵنیایی و مەقسە لەسەر قسەی لەسەرە بۆیە ئێمە ناکرێت لە یاریەکەمی تێغڕای هەڵبژاردەکان ینی بامە تەنها کورتی نەکەین لەسەر قەتەر ئاستی هەڵبژاردەکان بە گشتی لە یەکەم یاریدا هەڵسەنگانی بۆ بکرێ ناچێتە خانەیەکی زانستیەوە بۆ یەک لە ڕووی هەلومەرجی نێو یاریگاوە 2 لە ڕووی هەلومەرجی پاڵەوانتێکەوە 3 لە ڕووی لێک تێگەشتنەوە ئەمانە هۆکار و فاکتەری سەرەکین بۆ ئەوەی ئاستی هەڵبژاردەکان ناهەڵسەنگ من لە یاریەکەمدا و ئەو پلانی ڕاهێنەر جێبەجێ ئەکات ئاستی هەڵبژاردەی قەتەر کە بە پێکهاتەی 5-2 یاریە کرد هاوکات هەڵبژاردەی ئیکوادۆر با پلانی 4-4-2 یاریە کرد هەردوو هەڵبژاردنە هاتە نێو یاریگاوە جا سەیری کە من ئێستا باسی چیم کردوتم کەشی پاڵەوانەتی یعنی هەڵبژاردەی قەتەر نەهاتە نێو کەشی پاڵەوانتێکەوە شۆکرا لە خولێکی سیا گۆڵێکی لێ تۆمار کرا ڤار گۆڵەکەی ڕەت کردەوە بەڵام ئەمە زۆر شت بوو یعنی قەتەر هێشتا ماوێتی ڕاستە سانچێز بۆ ماوەی 18 ساڵە بۆ ماوەی 16 ساڵە یاخود با بڵین سەر و 15 ساڵە لە ئەسپایرەوە ئەم یاریزانانە ئەهێنێت بەڵام تۆ تێستی ئەم یاریزانانە چۆن ئەەکەیت پێویست ئەکا پاڵەوانەتی گەورە ببینی پێویست ئەکا یاری گەورە ببینی یەکشێک لە خاڵە هەرە بەهێزەکان ڕاستە هەڵبژاردەی قەتەر لە کیشوەری ئاسیایە بەڵام پێویست بوو چەندین یاری لەگەڵ هەڵبژاردە گەورەکانە بکە هەڵبژاردە گەورەکانیش لای هەمومان ئاشکرایە کەواتە ئەم یاریە ئەو مەسجەمان پێڵێ کە ئاستی هەڵبژاردەی قەتەر لە ڕووی کەسایەتی تیپەوە لە ڕووی تەکتیکەوە لە ڕووی کوالێتی یاریزان و هەرچەندە خاڵی سێمیان کوالێتی یاریزان ئەمە ئەشی قسەیەکی تری لەسەرکەی بۆ نمونێمە ئەزانین یاریزانی هەر کیشوەرە خاوەنی تایبەتمەندی خۆیەتی یاریزانی کیشوەری ئاسیایی لە ڕووی توانای جەستەییەوە بەراورد بە کیشوەری ئەمریکای لاتین و تا ڕادێک ئەوروپا لاوااسترە ینی خودی لە ڕووی بەیامیکانی کیشەوە گەر قسە لەسەرکەین توانای جەستەی ئەم یاریزانە لاوااسترە لە ڕووی لایانی هوەریەوە بە دڵنیایەوە یا هەڵبژاردە گەورەکان توانای هوەریان یەکجار بێسترا لە ڕووی پاڵەوانێتیەوە لای هەمومان ئاشکرایە هەڵبژاردەی ئیکوادۆر لەگەڵ ئەرجنتینا یاری کردووە لەگەڵ هەڵبژاردەی بەرازیل یاری کردووە لەگەڵ هەڵبژاردەی بۆ نمونە پاراگوای یاری کردووە لەگەڵ هەڵبژاردەی شیلیا یاری کردووە ئەمانە خاڵی سەرەکی ئەبن بۆ کەسایەتی ئەم هەڵبژاردەی لە پاڵەوانتێکە ئێمە بینیمان زۆر زوو هاتە نێو کەشی یاری بینیمان لێک تێگەشتێکی زۆر هەبوو نێو یاریزانەکانە بینیمان ڕاهێنەری هەڵبژاردەی ئاشکرا ڕوون 4-4-2 جێبەجێ کرد لە ڕووی پاڵەپەستەوەکردنەوە لە ڕووی وەرگرتنەوەی تۆپەوە لە ڕووی توانای جەستەیەوە ڕاستە لە چارێک یاخود لە کۆتا بیسخولێکی تایمی دووەمدا هەڵبژاردەی قەتەر تا ڕادێک هاتە پێشەوە
بەڵام تا ڕادێکی زۆر ئیکوادۆر یاریەکەی لە بەرژەوەندی خۆی یەکلای کردبووە ئەمەش تا ڕادێکی زۆر ڕاهێنەر لە یەکەم یاریدا نایە ڕیسکێکی زۆر کات یاریزانی دووچاری پێکان بێ یاخود یاریزانێکی دووچاری کارتێکی سووری نەخوازراوە بێت بۆیە بە دڵنیاییەوە زۆر پیشەگرانە مامەڵەیان کرد. یەکێکی تر لە خاڵەکان ئێمە کە لەم یاریدا بینیمان توانای جەستەی هەڵبژاردەی قەتەر بوو. ڕاستە بە پشتبەستن بە فێرگەی ئەسپایەر قەتەر یەکێکە لە هەڵبژاردا با بڵین ئەوەی کە ژێرخانێکی بەهێزی هەیە و من بۆیە لە دەستپێکی پرۆگرامیشە باسی ئەوم کرد ئەنجامەکە تا ڕادەیەک چاوەڕوان نەکراو بوو چکێمە ئەزانین ژێرخانی وەرزشی قەتەر زۆر بەهێزە و کاریگەرێکی زۆر زۆری هەیە خوێندنگەی تایبەتیان بە تۆپی پێ کردوێتەوە قۆناغ بە قۆناغ ینی ستێپ دوای ستێپ ئەم یاریزانانەیەنە پێشەوە ڕاستە خۆ یاریزانێک نایە یەکێک لە خاڵەکان لەسەر هەڵبژاردەی قەتەر هەبوو ئەن و ڕەگەزەکانی دیکە ئەهێنن بۆ نمونە لە نەتەوەکەی تریا لە جوگرافی جیاواز یاریزانێن ڕەگەزنامێکی قەتەرێنێ و بتوان ئاستێکی بەرز لەگەڵ هەڵبژاردەکە پێشکەشکا بەڵام ئێمە بینیمان ئەو ژێرخانە سوودێکی ئەوتۆ کاریگەری نەبوو لە پاڵەوانێتیشی وێنەی جامی جیهانیدا ئەمە لەگەڵ هەڵبژاردەی ئیکوادۆرا بوو ئایا قەتەر لەگەڵ هەڵبژاردەی هۆڵندایە چۆنە بێت ئایا قەتەر لەگەڵ هەڵبژاردەی سەنیگالە چۆنە بێت بە دڵنیایەوە هەردوو هەڵبژاردەکەی دیکە شان بەشانی هەڵبژاردەی ئیکوادۆر خاوەنی کەسایەتی ڕاستە هەڵبژاردەی سەنیگال بەهۆی دابڕانی مانێەوە ئەشێت چەند ستێپێکی کەم پێشکەیە بەڵام لە کۆتاییدا سەنیگالیش لە ڕیتوانای جەستەیەوە بەراورد بە قەتەر بەهێزترە ئایا ڕکابەری هەڵبژاردەی سەنیگال بەسە بۆ ئەوەی هەڵبژاردەی قەتەر بتوانێت پاڵەوانێتێکە لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێبێنێت خەونی هەموو قەتەرێک ئەو بوو کە قۆناغی کۆمەڵەکان ببڕێت ئێمە ئێستا وتمان یاریەکەم هەستیاری پێوە دیارە هیچ گومانی تێدا نیە بەڵام هەڵبژاردەی قەتەر ئەو مەسجە یاخود با بڵین ئەو مەلامیحەی پیشان نین ئەو ڕوخساری پیشان نین کە ئەشێ بتوانێت جیاوازی دروستکات یعنی ئەمە خاڵێکی زۆر زۆر جەوهەریە ئێمە نەمان ئەزانی هەڵبژاردەی قەتەر ڕاستە تا ڕادەیەکی زۆر بەرگری ناوچەی ئەکرد واتە ئەهاتە کۆتای سەیەکی سەرەتای یاریگای خۆی بەرگریەکی ناوچەیە کرد یاریزانەکانی لێک نزیک کردبووە سانچێز بەڵام خۆ ئەمەشکە ئەکری ئەمە بە بەرنامە ئەکرێ ئەمە لە ڕووی تەکتیکەوە کرێ ئێمە بینیمان لە ڕووی تەکتیکیشەوە هەڵبژاردەی قەتەر زۆر لاواز بوو یعنی کەسایەتیشی نەبوو لە نێو یاریگادا بە کورتی و بە کوردی ون بوو یعنی هەستی بە شەرمنیەک ئەکرد تو ئێمە کە ئەڵێن هەڵبژاردەیە گەورە ئەبێت بێ خاوەنی نازنابە بێ خاوەنی کەسایەتی بێ خاوەنی فۆرمی یاریکردن بێ خاوەنی تایبەتمەندی خۆی هەبێ ئێمە قەتەر نەمان بین نەمانەزانی بە شێوازی هێرشبردن یاریەکە ئەو شێوازی هێرشبردن نیە بە شێوازی بەرگریکردن یاریەکە تا ڕادەیەک لە نێو یاریگادا وەستانی ناوچەی بەرگری پێوە دیار بوو وەستانی ناوچەی بەرگری تۆ پێویستەکە دوو هێرشبەری خێرات هەبێ تیپی بەرامبەر کە تۆپر لێ بچڕا بیگەنیتە ئەم دوو هێرشبەرە بتوانترێت لەسەر هەڵبژاردەی دش دروستکەن بەڵام قەتەر ئەمەشی نەکرد لە ڕووی تۆپە جێگیرەکانەوە قەتەر جارێکی دیکە گرفتی بۆ دروست بوو بۆیە بە هەموو پێوەرەکان هەڵبژاردەی قەتەر ماوێتی هەڵبژاردەی قەتەر ئەوەی کە چاوەڕوانی لێ ئەکراوە ئەوەی چاوەڕوانمان ئەکرد هەڵبژاردەی قەتەر بتوانێت جیاوازی دروستکات ئێمە وەکو خۆمان نەمان بینی ڕاستە ئێمە ئەڵێن هەڵبژاردەی قەتەر لە یەکەم یاریە یاخود با بڵین یەکەمین پاڵەوانێتی تا ڕادێکی زۆر بە تایبەتی مۆندیالیش یعنی ئێمە با هەموو شتێکیش لەسەر قەتەر تۆغ نەکەینەوە هەڵبژاردا لە جامی جیهانیە بمانێ و نەمانێت لە ڕووی لایانی دەرونیەوە کاریگەری هەیە لە ڕووی ئاستەوە کاریگەری هەیە بەڵام بەم جۆرە ئەمە پرسیارە سەرێکێکەیە ئایا لە ماوەی 15 ساڵی ڕابردووە هەڵبژاردەیەکی وێنەی قەتەر بەو هەموو ئیمکانیەتەوە ئەمەی ئەگەر لێ بەرهەم هاتی بێ یاخود ئەمەی دروست کرد بێت بەڕاستی ئەمە جێگەی سەرنجە تۆ ناشکرێت ڕاستەخۆ بیر لە گۆڕینی ڕاهێنەرکەیتەوە ئێمە لە پێش دەستپێکی مۆندیال لە باسی کێشەکانی ڕاهێنەرە کە باسمان کردووە خۆ تۆ ناکرێت لە پاڵەوانێتیشی ئاوایە یەکەمین یاریکە بەڕێوە بچێت ڕاستەخۆ تۆ بیر لە گۆڕینە ڕاهێنەرکەیتەوە بەڵام با چاوەڕوانکەین چی گرنگە بۆ ئەوەی تۆ لە تایمی لە یاری دووەمە هەڵبژاردەی قەتەر بتوانێت سوودی لێوەرگێت یاخود هەڵبژاردەی قەتەر لە یاری دووەمە هەڵەکانی چۆن چارەسەرکات گرنگترین خاڵ پێدانی متمانێ بەم یاریزانانە یاریزان چۆن متمانە وەرەگرێت ئەمە پێویستەکە ڕاهێنەر متمانیان داتێ ئێوە گەشتونەتە جامی جیهانی ئێوە خاوەن یاریگان ئێوە خاوەن ناوماڵن ئێوە پاڵەوانتێکتان بە جۆرە ڕێخستووە هەموو دنیا چاوی لەسەرتان بووە لە ڕووی تەکتیکەوە سانچێز ئەبێ ئەبدێتێکی تایبەتی تەکتیکەکەی کاتەوە ئیتر ئایا پێکاتەکەی ئەکا بە 3-4-3 ئەیکا بە 4-3-3 ئەیکا بە 3-5-2 کە ئێس ئەم یاریە بینیمان بەڵام بەڕاستی کوالێتی یاریزانەکان و ئەو نازنامە یاریکردنا و کوالێتی ئەو یاریزانانە تا ڕادەیەکی زۆر زۆر لێکەوە دوور بوون و چاوەڕوانی ئەوەمان نەئەکرد هەڵبژاردەی قەتەر با بڵین
بەم شێوازە دەرکەوێت ئاستێکی شەرمنانە، ئاستێکی تاڕادێ ناجێگیر، یعنی نەی ئەزانی ئایا هەڵبژاردەی قەتەر بەرگری ئەکات یاخود هێرشبەرەکە یاخود پارسەنجی ڕائەگرێت لە نێوان هەردووشانە. ئێمە بیسخولێکی کۆتایی دووەم ئەگەر بینەرانیانی سەیری ملەخەسەکان کەنەوە تێبینیوەکەن تاڕادێکی زۆر ئیکوادۆر بە ئەگەرێکی زۆر دەستی لارەکە بەرراوە، لارەکە دەستی کشاندۆتەوە بۆ ئەزانێت کە ڕکابەرەکەی وەکو پێویست نییە یەکەمین یاریش وەکو ئاماژە پێکرد تۆ یاریزانێکە دووچاری پێکانێکی کتوپڕ نەبێت، یاریزانێک کارتی سوور وەرنەگرێت، ئەمە بە دڵنیاییەوە لە هەموو ڕوویەکەوە سەرکەوتنە بۆ ئەو هەڵبژاردەیە. هەڵبژاردەی ئیکوادۆریش چەند کۆمنتێکمان هەبێت لەسەری وەکو بینیمان بە 4-4-2 یاریە کرد. هەڵبژاردەی ئیکوادۆر کۆمەڵە یاریزانی ئەزمونداری هەیە کە بە تایبەتی مازانی لە خولیانەکانی ئینگلتەرا خۆی جارێکی تریش لە کۆتایی ئەمە خاڵێکی بێزەبیانی بۆ هەڵبژاردەکەمە پاڕادەیەکی زۆر قەتەر جوگرافی وەرزشیەکەی وایە، ینی تو یاریزانی لە خولی ئینگلیزی یاریگایە لە خولی بۆ نمونە ئەفریقیا لە خولی قەتەری یاریگا جیاوازیەکان زۆر زۆرە. تو هەر کە شوهای پریمەری خولیانەکانی ئیسپانیا خولیانەکانی ئیتالیا ئەمانە بە دڵنیایە کاریگەری هەیە، یعنی تو یاریزانێتە نێو یاریگا کەسایەتی هەیە ئەزانێت نێو یاریگادا چۆن ئەوەستێت، یعنی لە ژێر فشارە ئەتوانێت مامەڵەکە لە ژێر فشارە یاری ئەکا لە ژێر پەستان یاریەکە. بەڵام گرنگترین خاڵ بەلای منەوە کە جێگەی سەرنج بوو فشاری هەڵبژاردەی ئیکوادۆر بەڕاستی جێگەی سەرنج بوو، هەرچەندە ناکرێت تۆ هەڵبژاردەی ئیکوادۆر بڵێ هەڵبژاردەیەکی تەواو ئامادەیە بۆ پێی لە قەتەری بردوێتەوە. قەتەر نابێت بە پێوەری سەرێکی بۆ هەڵبژاردەی ئیکوادۆر، بەڵام هەڵبژاردەی ئیکوادۆر هیچ گومانی تێدا نییە هەڵبژاردەی قەتەر ببوورە هیچ گومانێکی تێدا نییە کە پێوەری سەرێکی ئیکوادۆر بوو. با چاوەڕوانی یاری دووەم بکەین. لە یاری دووەمە مەلامیحی هەڵبژاردەکان یەکلایە بێتەوە تۆ بە ئەگەری شکستێنان بە ڕێژەیەکی زۆر هەڵبژاردەی قەتەر لە یاری دووەمە شکست بێنێت وەکو گریمانش دابین ئەو بە دڵنیایەوە هیچ گرنگێکی نامێنێت جامی جیانی بۆ چکە تۆ لە سێ یاری دوانیان بدۆڕێنی بە دڵنیاییەوە شانسی دەرکردنت هەیە بە ڕێژی لە 100%. ئەمە ئەو خاڵێکی تر بۆ هەڵبژاردەی ئیکوادۆر. ئیکوادۆریش نابێت چایلەوە بێکە لە هەڵبژاردەی قەتەر سەرکەوتنی بەدەستێنەوە ئەرکی ئاسانە. سەنیگالی هەیە هاوکات هەڵبژاردەی هۆڵەندا هەیە لەم گروپەدا و ئەگەر ئێمە لە هەڵسەنگانی ئاستی هەڵبژاردەکان لە گروپەکانە باسمان کرد هەڵبژاردەی ئیکوادۆر شانبەشانی هەڵبژاردەی هۆڵەندا چانسی پەڕینەوەی هەیە بۆ قۆناغی داهاتوو بە پێوەرشیەکان پێوەرشیەکانیش ئەوە بوو کە ئەم یاری ئێمە بینیمان ڕنگدانەوەی هەبوو کەسایەتێکی بەهێزی هەبوو. ئەمە خاڵێکە یعنی چۆن بڵین لە دوجارە لە بەرژەوەندی هەڵبژاردەی ئیکوادۆرە کە هاتوێتەوە تا ڕادەیەک کەم ئەزمموی هێشێتی تۆ پێ قەتەر دەرئەخات لەگەڵ هەڵبژاردە گەورەکانە بە تایبەتی پێش دەستپێکی مۆندیال پێویست بوو زۆر بە باش لەگەڵ گەورەکانە یاری بکات یاخود یاریزانەکانی کارێ بکات بچنە خولەکانی دەرەوە خولە بێزەکان هەر پێنج خولەکان لای هەمومان ئاشکرایە. بەڵام سەرباری ئەوەش ئەشێت یعنی هەڵبژاردەی قەتەر هەڵوێستەیە بکات و ژێرخانەکەی بەردەوام بێت بتوانێت لە پاڵەوانێتەکانی ترە قسەیەکی جیاواز کات و بەرنمەکەی بۆ بەرنامێکی درێژخانیە بێ واتە جامی جیهانیەکە بە نوکتەیە کە شکستی هێنا یاخود سەرکەوتو نەبوو بڵێ ژێرخانەکەم یاخود دەستکاری ئەو بنیادە وەرشێ زۆر بێزەی بنێ بە دڵنیایە ئەزمموی تاڕادەیەکی زۆر زۆرە و ئەزمونێکی یەکجار دەوڵەمەنە ئەو 18 ساڵە ئەو 16 ساڵە یاخود ئەو 15 ساڵە وێنەی ئەم مانگە نییە تۆ کللتوری جیاوازە بینی تەکتیکی جیاوازە بینی کەسایەتی تیپی جیاوازە بینی ئەمانە هەمووی بە دڵنیاییەوە کاریگەری هەیە هەمووی بە دڵنیاییەوە تۆ دەوڵەمەند ئەکا لە ڕووی ئەزمونەوە. سەرباری هەموو ئەمانەش پێویست ئەکا هەڵبژاردەی قەتەر باشتر ئەبدێتی خۆی کاتەوە و چاوەڕوانی ئەوە بکات لارەکانی داهاتووە بە گڕوتینێکی باشتر و کاریگەرتر بێتەوە پاڵەوانەتێکە و بێتەوە ڕکابەریکردن کە هەڵیاری وەکو بینیمان دوو هەڵبژاردەکەی تر سەنیگالە لەگەڵ هەڵبژاردەی هۆڵەندایە. ڕاستە بە پێی پێوەرەوەشیەکان هۆڵەندا و قەتەر ئاوان بەڵام بە دڵنیای ترمە گروپێکە و هەڵبژاردەی قەتەر تێکەوتو و ئەبێ شانی بۆ هەڵگرێن. بەڕزامە پێش ئەوەی کۆتایی بەم شیکاریە بێنم جارێکتر ئەگەر گرنگترین خاڵەکانیش بۆ ئەوی بەڕێز باسکەینەوە هەڵبژاردەی قەتەر لە هەموو ڕوەکانەوە هەم بە ئاست هەم بە ئەنجام هەم لە ڕووی کەسایەتیەوە یاریەکەی لە بەرژەوەندی هەڵبژاردەی ئیکوادۆر دانا و من وەکو شخصی خۆم یعنی بڕوا بکەن چاوەڕێی ئەو ئاستەم لە قەتەر نەئەکرد چاوەڕێم ئەکرد کە قەتەر با بڵێن شکست بێنێت بەڵام بەم جۆرە تۆش قەتەر لە ڕووی کەسایەتیشەوە شکستی هێنا لە ڕووی تەکتیکەوە شکستی هێنا لە ڕووی شێوازەوە شکستی هێنا لە ئەنجامی شکستی هێنا. لە بەختی قەتەر ئەو گۆڵەی خولێکی سێ ڕەت کرایەوە ئەگەر خولێکی سێ گۆڵ لە قەتەر کرایە دڵنیا بنەوەی زۆر بە قورستر لەسەر هەڵبژاردەی قەتەرەکە و
تا ڕادەیەکی زۆر ئەو گۆڵە کە کرا هەڵبژاردەی قەتەر تووشی شۆ بوو، بەڵام ڤار کاتێک کە ئەم گۆڵی ڕەفز کردەوە یا ڕەت کردەوە چۆن قەتەر هەناسەیەکی هاتەوە بەبەرە، ینی هەناسەیەکی هەڵمژی و هاتووە نێو کەشی یاریەکە. بەڵام لە بەختی هەڵبژاردەی قەتەر ئەزان ئیکوادۆر ئەزموندارە هیچ گومانی تێدا نیە، سوودی لەو بارودۆخە وەرگرت و توانی گۆڵی یەکەم بهێنێت لە ڕێگەی یاریزان ڤالەنسیاوە کە ئێمە ئەگەر سەیری کوالێتی یاریزانکەین ئەم یاریزانە لە ینی وێستهامە یاری کردووە، لە ینی ئیڤەرتۆنیشە یاری کردووە. بەڕێزان ئەمە گرنگترین ئەو خاڵانە بوو کە باسمان کرد لەسەر ئاستی هەردوو هەڵبژاردەی قەتەر و ئاستی قەتەر و هەڵبژاردەی ئیکوادۆر. ئێمە لە شەوی ڕابردوو لە پیجی شار سپۆرتە پێشبینی ئێوەی بەڕێز و خۆشەویستمان وەرگرت بۆ یاری نێوان هەڵبژاردەی قەتەر و هەڵبژاردەی ئیکوادۆر. پێش ئەوەی وردەکاری ئەو ڕاپرسیە باس بۆ ئەوی بەڕێز باسکەم چەند تێبینێکی گرنگ هەیە حەزەکەم لە خزمەت ئێوەی بەڕێزا باسی کەم بە خۆشحاڵیەوە لەگەڵ سەرپەرشتیار لە شارپرێس قسەمان کرد. ئێمە دامان نابوو، من وەکو خۆم دام نابوو بۆ گرنگترین یاریەکان بێ، بەڵام هاوکارانم تاکیدیان لەو کردەوە کەوتیان با بۆ زۆرینەی یاریەکان بێت و هەوڵ ئەدەین ینی بۆ هەموو یاریەکانیش بێت بۆ ئەوەی زۆرترین هاوڕێ سوودمەند بێ. بەڵام یەک دوو تێبینی هەیە بە باسی بکەین بە مەبەستی وەرگرتنی خەڵاتەکە یاخود چۆن ئەو خەڵاتە ئاگاتە دەست ئەو بەڕێزی کە پێشبینیەکەی ڕاستە بێت. ئەم شەو هەر جۆرێک بێت کە 6 بەڕێز وەڵامەکەیان ڕاست بوو، چاوپۆشیمان لە کۆمەڵە شت کردووە، بەڵام لە شەوی داهاتووەوە کە پاشکەمێکی دیکە ئەو یاریی سبینێک ئێمە ڕاپرسیەکەین و خەڵاتی لەسەردانین لە پیجی شار سپۆرت و لە پیجی شار پرێسەوە ئەڕوات یەک بە هیچ جۆرێ ئەکاونتی فیک ئەگەر وەڵامەکەشی ڕاست بێ نایی ناچێتە تیر و پشکەوە. دوو ئەو بەڕێزانەی کە لە کاتی یاریەکەدا کۆمنت ئەنووسن ئەو لای هەمومان ئاشکرایە یا ئیدت ئەکرێ یا کۆمنت ئەنووسێ وەڵامی ناچێتە ناو تیر و پشکەوە. دووش هەر بەڕێزێک دوو کۆمنت نابێت، یعنی ئەبێ بە یەک ئەکاونت یەک کۆمنت بنووسێت. تۆ بە ئەکاونتێکی تر ئەتوانی پێشبینی خۆت بکەی، بەڵام دوو ئەکاونت نابێت، یعنی هاوڕێ ئەتوانێت شانسی خۆی کە ماڵی پێشبینی. بۆیە با بڵین لە سبەی شەویشەوە تێبینی ئەو خاڵانە ئەکەین هەر بەڕێزێ ئەکاونتەکەی فیک بێ بە داوای لێبوردنەوە ناوی ناچێتە تیر و پشکەوە ئەگەر پێشبینیەکەشی ڕاست بێت یەک ئەکاونت دوو کۆمنت بنووسێت ئەویشان با بڵین ناوی ناچێتە تیر و پشکەوە. هەر بەڕێزێکیش خەڵاتەکەی بۆ دەرئەچێ مەسجێک بکات یاخود نامێ بنێرێ بۆ پیجی شار سپۆرت، ئێمە لە پیجا پێی ئەڵین شێوازی وەرگرتنی خەڵاتەکە چۆنە و خەڵاتەکە چیە و ئێمە هیوادارین زۆرترین هاوڕێ بە درێژایی پاڵەوانتێکە سوودمەند و ببنە خاوەنی خەڵات. و من پێتان ئەڵێم چاوتان لەسەر شار سپۆرت بێ، ئاگاداری دوایین گۆڕانکاریەکان ئەبن و ئاگادارین دوایین هەواڵەکانی جامی جیهانی ئەبن. هاوکاتیش لە شەوەکانیدا تووە پشتیوان بەخوای گەورە هەوڵ ئەدەین وەڵامی کۆمنتەکانی ئەوەی بەڕێز خوێنینەوە هەر سەرنجێک تێبینیەکتان هەیە هەم بۆ پرۆگرامەکە هەم لەسەر ئاستی هەڵبژاردەکان بە دڵنیایە کۆمنتەکانی ئێوەی بەڕێز وەرەگرین و ئەیکەین بەستونێک لە پرۆگرامەکەدا، بۆیە ئەتوان لە شەوەکانی داهاتووە پرۆگرامەکە زیاتر دەوڵەمەندکەن بە کۆمنت، ئەتوانین گفتوگویەکی ئارامی وەرزشیانە دروستکەین. ڕاستە لە کوردستانی خۆمانەوە واقعەکە هەڵبژاردەی قەتەر هاندێری کەم و هەڵبژاردەی ئیکوادۆریش هاندێری کەمە ئەشتوانی بڵین هەرنیانە، بەڵام بە دڵنیایە هەڵبژاردە بێزەکانی ئیسپانیا، ئەرجنتینە، پردوگالە ئەمانە هیچ گومانیان نیە و خاوەنی هاندەری تایبەتی خۆیانن. ئەگەر هاوکارانم بتوانن ئەو شوشێمان بنێ بۆ ئەوەی تیر و پشکێ بکەین و بزانین چ بەڕێزێک ئەبێتە خاوەنی خەڵات دەستخۆشکا کە باوەڕ وەکو بەڕێزان ئاماژەمان پێکرد 6 بەڕێز وەڵامەکەی ڕاستە و ئەمە ناوەکانیانە لە بەرچاوی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەر کاکشادمان ئاگادارم کاتەوە کە وەکو خۆی دەرئەچێت یعنی ناوەکان ڕوونە و بۆی نەڵن سارد و گەرم وەرەقە ئەو شتانە ینی ها باشتەکە تەواو ڕوون بێت. ئەوە هەر بەرزی شێگەمە بۆ ئەوەی بە تەواوەتی دیار بێت ناوی 6 بەڕێزە و بزانین چ بەڕێزێک ئەبێ بە خاوەنی خەڵاتەکە. ئەوەش دەستمەنەڵەن وەرەقەی گرتووە. کاک هیمداد عەبدوڵڵا، کاک هیمداد عەبدوڵڵا بووە خاوەنی خەڵاتی ئەم شەو لە پیجی شار سپۆرت و شار پرێس. داوا لە بەڕێز کاک هیمداد دەکەین نامەیەک یاخود مەسجێک بنێرێ بۆ پیج بۆ ئەوەی شێوازی وەرگرتنی خەڵاتەکەی پێ بڵین و داوای لێبوردنێکی زۆریش لەو بەڕێزانە ئەکەین. پێتان ئەڵەم خەڵاتەکان بەردەوامن، یاریەکان بەردەوامن، ڕاپرسیەکان بەردەوامن. ئەم شەونا شەوێکی تر شەوێکی ترنا شەوێکی تر ئیشاڵڵا هەموو بەڕێزان و یاخود با بڵێن زۆرترین بەڕێز چانسی ئەوەی ئەبێ کە پێشبینەکەی ڕاست بێت
کە پێشبینەکەش ڕاست بەدڵیان نایچێتە تیلوپشکەوە ئەو کاتەوەکو کاکیمداد ئەبنا خاوەنی خەڵات و ئێمە هەوڵ ئەدەین لە پرۆگرامەکانی ترا جیاوازتر ڕاپرسی ئەوەی بەڕێز و خۆشەویستکەین ڕاپرسێکی تەقلیدی نەبێت کێ ئیبات و کێ نایباتەوە هەوڵ ئەدەین ڕاپرسیەکە تۆزێ جیاوازترکەین بۆ ئەوەی زۆرترین هاوڕێ یاخود با بڵێن ڕاپرسیەکە کەمێک دەوڵەمەندتر بێت داوا لە کاکیمدا دەکەین لە سبینەوە یاخود لە ئێستا ئەتوانێت مەسج بنێرێ بۆ پێیش بۆ ئەوەی شێوازی خەڵاتەکە و خەڵاتەکەشی پێ بڵین چیە و بە چ شێوازێک پیرۆزەکە گەهیمدات هیوادارین هەموو کاتێت چانس و بەخت یاوەرت بێ و داوای لێبوردنیش لەو بەڕێزانە ئەکەین بەڕێزان هیچ شتێکم نەماجگا لە ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ ئێوە کە تاوە کەستە بینەرمان بوون سپاس بۆ کۆمنتەکانتان پشتیوان بەخوای گەورە لە سبەی شەو لە هەمان کاتاواتە کاژمێرنەوە یەمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست و پاڵەوانتی جامی جیهانی لە سبەینەوە دەست پێکات بەردەوام ڕۆژانە چوار یاریە بێت هەڵبژاردە گەورەکان یاریەکەن ئەمە ئیتر بەدڵنیایەوە کەم کەم ئەچینە نێو کەشی مۆندیالەوە ڕێزی بەرهەم جەلال قبولکەن کاتێکی شاد بۆ ئێوە بەڕێز و خۆشەویست